خێزانی ئاسوودە. ودي أكتب كلمة وأرسلها إليك. بەناوی خودای گەورە میهرەبان، بینەرانی عزیز، سڵای خوای گەورەتان لێبێت. ئەزیزان، ئاواتی ئێمە خێزانێکی ئاسوودەیە. لەم زنجیرە بەرنامەیە باسی ئەوە دەکەین چۆن بتوانین بنچینەی خێزانێکی ئاسوودە دروست بکەین. لە بەرنامەیەکە باسی خێزانمان کرد، باسی ئاسوودەبوونمان کرد، باسی وشەی خێزانی ئاسوودەمان کرد. لە بەرنامەی پێشووترە باسی ئەومان کرد کە کاتێک کە گەنجەکانمان، کوڕانیان کچان هەوڵ دەدەن هەڵبژاردنێکی هاوبەشی ژیانیان هەڵبژێرن، زۆر جار دەکەونە هەڵەوە ئەو پێوەرە چییە بۆ خێزان دروستکردن. سێ خاڵمان باس کرد لە جاری پێشووە، وتمان هەندێک هەیە خێزان دروستەکە لە ئەنجامی ئەوەی کە دەوێت دوورکەوێتەوە لە تەنهایی، بە تەنهایە و دەوێت بەرەو قەرەباڵغی بچێت. زۆر جار ئەمە نەجاحەت نایەنێ. دوو، کەسانێکی تر هەیە لە کچان لە کوڕان بۆیە خێزان دروست دەکەن، بۆیە خانەوادەیەکی تازە دروست دەکەن، بۆی هەڵبێن لە ماڵە باوان، لە دایک و لە باوکی خۆی، لە خوشک و براکانی خۆی، لەبەر شەڕ و ئاژاوە و ناڕەحەتی. ئەمەش وتمان هۆکارێک نییە بۆ خێزانی ئاسوودە، چونکە ڕەنگە دوای ماوەیەک کەم تا زۆر قەڵەباڵغیەکە ڕاستە نەجاتی بێ، بەڵام لە شوێنێکی تریش ئەو بێتاقەتی و ناڕەحەتی و هەم دیسان بۆ بێتەوە بۆی دروست بێت، بۆیە دەبێت زۆر وریابین لە هەڵبژاردننی ئەم پێوەرەیە بۆ خێزان دروست بوون. لە خاڵی سێمە باسی ئەومان کرد هەندێک لە گەنجە جوانەکانمان لە کچان و لە کوڕان لەو بەڕێزانی کە خێزانیان دروست کردووە لە پێناوی بواری مادیە، لە پێناوی بواری داراییە خێزانیان دروست کردووە. چی کچەکە بە تەماحی کوڕەکە، چی کوڕەکەش بە تەماحی کچەکە. یان ئەمیان فەرمانبەر بووە، موچەخۆر بووە، مەعاشخۆر بووە، یان سیارەی هەبووە، یان خانووی هەبووە، یان میراتێکی هەبووە، یان پارەیەکی هەبووە. بۆیە لە ڕووی دەروونزانیەوە و لە ڕووی تەجروبەوە و لە ڕووی کۆمەڵناسیەوە و لە ڕووی ئەو کەسانی کە توێژەری دەرونین و شارەزاییان هەیە و لە ڕووی قانونیشەوە کە هەواڵ دەپرسید لە پارێزە بەڕێزەکان کە لە مەحکەمە ئیش دەکەن، لە بەشی دادگا زۆر جار بەداخەوە ئەو کەسانی کە بنچینەی زەواج دروستبوونەکە بریتی بووە لە پارە، ئەمیان بۆ ئەویان ئەویان بۆ ئەم بە دوای پارە ڕای کردووە، زۆر جار زەواجێکی فاشلی لێ دروستە بێت، خێزانێکی ئاسوودەی لێ دروست نابێت. ئەمڕۆ باسی سێ خاڵی تر دەکەین بۆی بیکەین بە پێوەر، جاری وایە دەیپێکێ یان نایپێکێ بۆ دروستبوونی خێزان، بۆ ئاسوودەبوونی خێزانەکانمان. ئەزیزان، هەندێکی تری کچ و کوڕە جوانەکانمان هەیە هاوسەرگیری دەکەن لە پێناوی منداڵبووندا، لە پێناوی وەچەخستنەوە، و ئەمە پێوەری یەکەمیانە. کاتێک بە کوڕەکەیان بە کچەکە دەڵێیت بۆ خێزان دروستەکەی، وەڵا خۆشە و مناڵت ببێ و قەڵەباڵغ بێ و ئاوا هەنێ مناڵ بە دەور تابێ و یاری دەگە مناڵا بکەی، یعنی تەنها و تەنها ئەمە عەقڵێتی ئەم گەنجە جوانەمانە وا تەسەور دەکات ژنهێنان بەس بوو ئەوەیە منداڵ بخەیتەوە. ئەزیزەکەم، لە 150 چانسی هەیە کە تۆ خەلەلت تێدا بێ و منداڵت نەبێ، خێزانت خەلەلی تێدا بێ و منداڵت نەبێ، و لە 130 بۆ لە 140 دەشێ هەردووکتان خەلەلیشتان تێدا نەبێ و منداڵ نەبێت، و لە ئەنجامیشا لە 110 بۆ 15 دەشێ هەردووکتان خەلەلتان نەبێ و منداڵیش ببێ، و لە ئەنجامە منداڵەکەش نەمێنێتەوە. کەواتە تۆ 160 70 هەموو ئەگەرەکانت خستۆتە ژێر پێی خۆتەوە و ئەمانەت لە یاد کردووە و تەنها وا تەسەورەکەی ئێستا لە چەند مانگی یەکەمە منداڵێک بێتە کایەوە و لە دوای ساڵی و ساڵ و نیوێکی تر ئەم وەختانە منداڵێک لە باوش تابێ. بۆ ئەمە خێزان دروستەکەی، بۆ ئەمە ئاسوودە بەتەوێ خۆت ئاسوودەکەی، دەرونی خۆت ئارامکەی. من دەڵێم ڕەنگە ئەمە نێتە دەسەوە و ڕەنگە ئەم هەدەفە نەپێکیت. بۆیە زۆر جار ئەو ژن و مێردە بەڕێزانەی، ئەو کچ و کوڕە جوانانەی کە خێزان دروست دەکەن لەبەرەوەی لە باگراوندی عەقلی و مێشک و دڵ و دەرونیانە، لە بیرکردنەوەکانیانە تەنها و تەنها خێزان بۆ منداڵە، وا گومان دەبن بەداخەوە کە ئێمە باس بەرنامەکەمان باسی خێزانی ئاسوودەیە، وا گومان دەبن دەبێت خێزان کاتێک ئاسوودە دەبێت قەڵەباڵغ بێ، دەبێت 3-4 کوڕ و کچ بە 4 دەوریانەوە بێ، دەبێت کۆمەڵە منداڵ بە دەوریانەوە بێ، دەبێت کوڕ و کچ و تەرتیباتێکی هەبێ و دەبێت بە باوک فلان و دایک فلان بانگ بکری، ئەگەر ناتوانانی ئاسوودە بێ. لە یادی چۆتەوە کە پێغەمبەران هەبوونە منداڵیان نەبووە، پێغەمبەران هەبووە منداڵیان بۆ نەماوە، سەحابە هەبووە منداڵی بۆ نەماوە، خەڵکانێکی زۆر هەبووە لە وڵات و مەملەکەتی خۆمانە یان منداڵیان نەبووە، یان منداڵیان بۆ نەباوە، یان منداڵیشان بە دەورەوە نەماوە، بەڵام خۆشبەخت بوونە، ئاسوودە بوونە، توانیویانە خێزانێکی ئاسوودە دروستکەن. کەواتە تۆ لە پێناوی منداڵە
بە پلەی یەکەم خێزانە دروست کردووە ژن و مێردایەتی پلەی دووەم بووە بڕیاری هاوسەرگیریەکەت بە پلەی یەکەم بۆ منداڵ بووە دەبەرەوە لە ڕووی دەروونزانیەوە دەڵێت تۆ خێزانێکی ئاسوودە و خۆشبەخت دروست ناکەی دەبێت لە یەکەم قۆناغەوە لە کچ و کوڕە جوانەکانمان لە یەکەم دەقە و کە قسە دەکەن بیل لەوە نەکەی تۆ بڵێ وەڵا بڕیارم داوە تا 5 مناڵ ناوەستم وەڵا ئەوەنە منداڵمانە بێ دەبێ هەوڵ بدەین چکە ئەو کەسانی کە لە پێناوی منداڵە هاوسەرگیری دەکەن زۆر زوو لە کارەکەی خۆیان پەشیمان دەبنەوە ئەسڵ جار یەکەم لەوە چێ بە منداڵی یەکەم بێزار و بێتاقەت بی لە منداڵ ڕەنگە لە خی گەورە تاقیید بکاتەوە هەر لە منداڵی یەکەمەوە دوور بێخوایە منداڵێکی شەرە دەماغ نەخێر منداڵێکی ئۆتیزم نەخێر منداڵێکی منگۆل نەخێر منداڵێکی بۆ نمونە دڵکونت بۆ دروست بێ هەر چی شتێک هەیە لە قورگت بێتە دەرەوە کاتە ئەگەر تۆ ژن و مردێکی بەختەوەر و ئاسوودە دروست نەکرد بێت ئەگەر خێزانێکی ئاسوودە دروست نەکرد بێت ئەگەر بنچینەی خێزانەکە بریتی نەبێت لە هەندێشتی تری گەورە و عەزیم لەسەبەر شتێکی بچوو کە بریتێ لە منداڵ و منداڵەکەش نەخۆشە و ناساغە و بێتاقەتە و وەکو ئەڵێت کەم ئەندامە و یان خاوەن پێداویستی تایبەتە کاتە تۆ خێزانەکەت لە دەست دەدەیت تۆ سۆز و خۆشەویستیەکە نامێنێت هەموو سۆز و خۆشەویستیەکەش بەعکسەوە ئەوەشمان بینیوە سۆز و خۆشەویستی و محەبەت و هەموو ڕێز و احترامی ئەم پیاوە بەڕێزە بۆ منداڵەکە بووە دوای منداڵ هاتۆتە کایەوە ئەم پیاوە هەڵە سێودانیشە لە منداڵەکەم هەڵە سێودانیشە بە دەوری ئەم منداڵەیە دێ ژن لەو دقەی منداڵێ بێ بە دەوریان نایەندرێ لەو کاتی حەملە بە دەوریان نایە هەموو قسەکانی ئەوەیە ژنەکە وریا بە با مناڵەکەم هیچی لێنەیە ناڵێ با تۆ هیچت لێنەیە ناڵێت تۆ دەبێ ئاسوودەبی ناڵێت دەبێ خۆشبەخت بی ئەستان ئێمە زۆر جار بینیمان لە کاتی منداڵبوونیشە کاکتۆر جان زۆر مەبەسمان منداڵە لە دایک بێ مشکلە نییە بە محاورەکەن خێزانم ئەمەلیاتی بۆ بکەن ینی خێزانەکەی زۆر لا گرنگ نییە منداڵەکەی لە لا گرنگە بەداخەوە بەڕاستی تۆ ناتوانانی بگەی بەس ئەو پەڕی سۆز و خۆشەویستی بگەی بە ئەو پەڕی محەبەت بگەی بەوەی کە هاوسەرێکی خۆشبەخت و ئاسوودە دروستکەی چونکە تۆ تەرکیز فۆکەست کردووەتە سەر چی سەر منداڵ بە نەبوونی منداڵ بەبوونی منداڵی نەخۆش بەبوونی منداڵێکی لاسار و یاخود بەعکسەوە بەبوونی منداڵەکە تۆ هەموو سۆز و خۆشەویستی ژنەکەت لەدەستدا هەموو سۆز و خۆشەویستی پیاوەک بە تایبەتی ئافرەتەکەش هەموو سۆز و خۆشەویستی پیاوەکەت لەدەستدا چکە منداڵەکە هەمووی برد بۆ خۆی ئەو وەختە ڕەنگە ژنەکە ڕقی لە منداڵەکەی بێتەوە چکە هەندێکمان بینیوە من هەندێک کەسێک قسەی لەگەڵاکردنی لە کاکتۆر وای لێ هاتووە ڕقم لە منداڵەکەم دەبێتەوە ڕقم لە کوڕە 3 ساڵەکەم دەبێتەوە چونکە ڕۆژ نییە ئەم پیاوەی من لەبەر چاوی خەسوو غەزور و دش و خزم و کەسوکارەکانم لەبەر ئەم منداڵە من تەریق نکاتەوە چاوت دەرچێت دەستت بشکێت واوابیت هەڵنەسم بۆ جانت بۆ لەبەرەوەی ئەم منداڵەی بەخێر ناجانی ئەم کوڕەی تۆزێک کەوتووە یان گریاوە یان بە نوعی قسەی کردووە یان بۆ نمونە شتێک بەلوتی هاتووتە خوار و نەی سڕی و یان شتێکی نەکرێتە دەمێەوە کەواتە ئازیز دەکەم پیاوە جوانەکەم تۆ خێزانێکی ئاسوودە دروست نەکردووە بەرنامەکەی ئێمە باسیەوەی چۆن خێزانێکی ئاسوودە دروستکەین تۆ دەبێت خێزانت ژنەیان پیاوە ئەوە بە دەرەجەی یەک بێ منداڵ بە دەرەجەی 2-3 بێت ئەگەر ئاوا نەبێ بەڕاستی تۆ ناتوانی ژیرانە بیرکەیتەوە خاڵی پێنجەم لە ئەو هۆکارانی کە بۆی خێزان دروستکەین بۆی خێزانێکی ئاسوودە دروستکەین خەڵکێکەیە ژن دەهێنێت و یاخود شوو دەکات لە پێناوی عەشقە عەشقێکێکە لە پاکترین هەستەکان لە نێوان مرۆڤەکانە سۆز و خۆشەویستی و محەبەت عەشق تەنها و تەنها بۆ ئەوە نییە کە تەنها بەس بۆ هاوسەرگیری عەشقێک بێ بۆ ئەوەی کە بتوانی لە داهاتووە سۆز و خۆشەویستی و محەبەتی بدەیتێ عەشقێکە بۆ خوا ڕازی بوون عەشقێکە بۆ خوا لە خۆ ڕازی بوون عەشقێکە بۆ ئەوەی تاوان نەکات عەشقێکە بۆ ئەوەی کە ژیانێکی خۆشبەخت و ئاسوودە دروست کات عەشقێکە بۆ ئەوەی دایک و باوک و دەوروبەری لە خۆی ڕازی کات واتە عەشق وجودی هەبێت بوونی هەبێت عەشق ئێمە ناڵێن کەپڵاندن ناڵێن هەندێتی لەو پیپی لەو بێنەوە بەرە و نامە و نامەکاری نا ئەمانە زۆر جار ڕواڵەتیە زۆر جار سەتحیە زۆر جار هەندێک کەف و کوڵی وەکوڵە مراهقانەیە لەبەر سیمایەک عەشقێکی هەیە گەر ئەو سیمایی تۆزێک بە نەوعێ بێت هەست بکات کچەکە زۆر جوان نییە سەرەکەی سۆز و خۆشەویستەکەی هەموو سار دەبێتەوە بێتاقەتە بێت یەکێکی تر ببینێت لە خێزانی خۆی لە پیاوەکەی یان لە ژنەکەی جوانتر بێ و وەکۆڵە مواسەفاتر بێ و مەرجی زیاتر بێ و دەم و چاوی تۆزێ بەرچاوی تر بێ ڕەنگە یەکەمەکەی کە بریتێ لە پیاوەکەی یان لە ژنەکەی لە بەرچاوکەوێت کاتە تۆ نەتوانی مەرجی خێزانی ئاسوودە و خۆشبەخت دروستکەی بۆیە دەڵێن بوونی عەشق عەشق ینی واکو چاویلکەیەک وایە چاوی ئێوە هەموو شتێک ڕوون و جوانتر دەکات کاتێککە بە چاوێکی عاشقانە بە چاوێکی سۆز و خۆشەویستی و محەبەت سەیری بەرامبەر دەکەیت هەموو شتێکی لەلات جوان دەبێت هەموو سیفەتێکی لەلات جوان دەبێت بەبێ گوێدان بە هەندێ هەل و مەرج هەندێ بەرژەوەندی هەندێشتی تایبەتی خۆت تۆ ئاراستەت دەکات
عشقت هەیە بۆی با شەهادەی نەبێ، عشقت هەیە بۆی با منداڵی نەبێ، عشقت هەیە بۆی با نەخۆش بێت، عشقت هەیە بۆی جاکچەکەی یان کوڕەکە بۆ یەکتری با دایک و باوکشی نەبێت، با پشت و پەنای نەبێت. بەڵام کاتێک کە تۆ سۆز و خۆشەویستیت بۆ ژنەکەت نییە یاخود هەیشتە بەڵام کە هەستت کرد برا و کەسی لی ناپرسێتەوە هێوا شێواش کاڵ بوویتەوە کاتە تۆ خێزانێکی ئاسوودە دروست نەکرد، تۆ خێزانێکی خۆشبەختە دروست نەکرد، تۆ ناتوانیت بەردەوام بیت. زۆر نابات دوای ماوەیەک بە نەبوونی عاشق بێزارە بن بێتاقەتە بن ئەو شەوق و زەوقە نامێنێ بێزاری ڕوودێکات خۆڕازانە و تەرتیبات و کۆلێر دڵڕازیکردنی یەکتری نامێنێت کامەش بەراخی بەداخەوە زۆر جار بەرەو فەشەل دێنێ. کەواتە بوونی عاشق بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە بۆی بکەی بە هۆکارێک بۆ دروستکردنی خێزان. خاڵێکی کۆتایی لەم بەرنامەیە کە باسی دەکەین هەندێک هاوسەرگیری دەکەن لە پێناوی پێگەشتن. دێتە پێشەوە ئایا مەبەستت چییە پێگەشتن؟ پێگەشتن بۆ ئەوەی کە بتوانی کامڵ بی، پێگەشتن بۆی کە وەکو مرۆڤێک کەسایەتی خۆت دروستکەی، پێگەشتن بۆ ئەوەیە کەم تا زۆر هەرچی پێداویستەکانی خۆت هەیە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی بواری سێکسەوە، لە ڕووی دین و ئیمانەوە، لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە، لە ڕووی هەموو ئەو شتانی کە هاتە کەم تا زۆر بە قۆت و بەهێزیکەی تێبگەیت وە کۆڵە پێ بگەیت. ئەمە زۆر باشە، ئەمە زۆر چاکە. هەر کاتێک کە تۆ هەستت بیرت لەوە کردەوە کە لە ڕووی دینەوە بیرت کردەوە کە زەواج دروستکردن و خێزان دروستکردن نیوەی ئیمانە، ئەمە کەواتە پێگەشتنە. هەر کاتێک کە بیرت کردەوە کە تۆ دەتوانین لە ڕێی خێزان دروستکردنەوە هەندێک سۆز و عاتیفە و خۆشەویستی و مەحەبەتت هەیە کە زۆر جار بەملاو بەولای دەڕوا دەتوانیت لە ماڵ و خێزان و خانەوادەی خۆی تا سەرفیکەی کەواتە تۆ بەرەو پێگەشتن چوویتە. هەر کاتێک کە هەستت کرد تۆ هەندێک شت هەیە لە ناخ و لە دڵ و دەروون تا دەتەوێت بۆ یەکێکی باسکەی و دەتەوێت پێ بگەیت بۆی بتوانێت دڵ و دەرۆنی خۆت دەربڕی بۆیە خێزان و خانەوادەیەک دروست دەکەیت کاتە تۆ پێگەشتویتە. هەر کاتێک کە هەستت کرد هەندێک پێداویستی خۆت هەیە نازانی بۆ چی باسکەی و دەبێ یەکێک بێت کە لە مەعاناتە تێبگا لە پێداویستەکانت تێبگا لە قسەکانت تێبگا بۆیە خێزان دروست دەکەی کاتە تۆ پێگەشتویتە. کەواتە هەر کاتێک کە تۆ پێویستت بەوە بوو و بیرت لەوە کردەوە کە تۆ بگەیتە مەرحەلەیەک بگەیتە قۆناغێک بۆی لە هەموو بوارێکە خۆت پێ بگەێنی، هەر کاتێک کە ئافرەتێک بیری لەوە کردەوتی هەندێک نوقسانی هەندێک پێداویستی هەندێک ڕەنگە شت هەبێت لە کەسایەتی منان نەبێت دەمەوێت هاوبەشێک بۆ ژیانی خۆم دروستکەم بۆی خۆم تەکوینکەم بۆی کەسایەتیم دروست بێت لە کچەکە لە کوڕەکە گەر ئەم بیرکردنەوەیانە هەبوو من دەڵێم تۆ دەبێت دەتوانیت مەرجەکانی خێزانی ئاسوودە لە خۆتا دروست بکەیت. لە کۆتایی ئەم بەرنمەیە بیرتان دەخەمە وتمان هەندێک کەس هەیە لە پێناوی دوورکردنەوە لە تەنهایی ژندەیە نێو شوو دەکات وریابن، هەندێک هەیە بۆ هەڵهاتن لە ماڵە باوان وریابە، هەندێک هەیە تەنها بەرژەوەندی دارایی وریابە، هەندێک هەیە تەنها بۆ مناڵبوون و وەچەخستنەوە وریابە، هەندێک هەیە عەشقی تێدەکات خۆشەویستی و محەبەتی تێدایە و خاڵی شەشەم هەندێک هەیە بۆ خۆپێگەشتن کەواتە تا عەشقی تیابێ تا بەرەو خۆپێگەشتن و خۆپێگەیاندن و خۆ دروستکردن و خۆ تەکوینکردن بێت من دڵنیام دەتوانی تۆ مەرجەکانی خێزانی ئاسوودە لە خۆتا جێبەجێکەی. تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ. شايفة نجمة صغيرة وين راحت النجوم اللي معاها بس وين أمها وأبوها بس وين أمها وأبوها ودي أكتب كلمة وارسلها خێزانی ئاسوودە ودي أكتب كلمة